بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه ومن تبعه بإحسان إلى يوم الدين. ولا عزيزة كانم إن شاء الله وكيات خسنويك كشين خزمتي آياتك لقرآن بيروز، آياتي كوتاي سورة آل عمران كبراسية قربية إنساني مسلمان تيبقى لم آياتا ولجياني الرجاني خويدا تطبيقي بك بتعبتي آلم سرد مدى وأوي هم جوش وخروشي كي بيبداتوا وبكاتا مشخلشي أو الرقاي كبوي أروى. آياتا كسرتا بندائك دس بيكابو إيمان داران وابن مسعود غزا ورحمة إخوائي لبي وفرمي أقل هرج آياتك بيا أيها الذين آمنوا دسي بيا بكردايا أي فرمي جومان هلا خست چونکە ئەمان زانی یا خێرێکە و فەرمانی پێ ئەکرێ یا شەڕێکە و قەدەغە ئەکرێ لێمان. بۆیە هێندە گرنگ بۆ بەلایەنەوە کاتێک نیداەکە لە خوای پەروەردگارەوە پەیامەکە بۆ چیە بێ؟ بۆ ئیمانداران بێ. خوای تەعالاشە فەرمێ یا ئەیوهە الذینە ئامەنوا، ئەی ئەو کەسانەی کە باوەڕدارن، بە حەقەت باوەڕدارێک ئیمانێک کە لەسەر ئەساسی کتاب و سنت بێ، نەک ئیمانێک هەر یەکێک بۆ خۆی وا ئیدعا بکا کە ئیماندارە، نا ئیلا ئەبێ لەسەر ئەساسی کتاب و سنت بێ و ئیمانە. تێگەشتی؟ لەبەرەوە بە زەعمی خۆی نابێ کابراوا تا ئێوارە بڵێ ئیماندارم. ئەگەر ئەو شروتانەی ئیمانداری تێدا نەبێ بە ئیدعاکردنی خۆی نابێتە ئیماندار، نایەتە سنووری ئیماندارەوە. إلا أبي أو شرط مرجاني تيدابي لإنسان إيمان دارا أو كاتدي تسنوري إيمانك لبروزور كسيج كيدعاي إيمانك رنجنوجيش بك بلا نهاتو تسنوري أو إيمان دارانا وكا خواي پروردگار باسيانك لبرو پيامكي خواي پروردگار بو چيه بو إيمان دارانا إيمانك لدلا جيجير بو بي وپاشان بزبان إقراري بي بكري ولا کردەوەدا ڕنگ بداتەوە، لە کردەوەدا ڕنگ بداتەوە. پاشانیش یەکەم بانگەوازی بۆ ئیمانداران بریتیە لە چی کە خوای پەروەردگارێکا یا ئەیوهە الذینە ئامەنوا ئیسبیڕوا، ئارام بگرن. ئارامگرتنیش عەزیزانی من یعنی هەر کەسێک کە بێتە سنووری ئیمانەوە پێویستی بەمانە ئەبێ، بۆیە خوای پەروەردگار داوامان لێ ئەکا کە ئەم هۆکارانە تەطبیق بکەین، چونکە لە کۆتاییەکەیە ئەفەرمێ بەڵکو بچنە ڕیزبەندی ئەوانەی کەچی براون ڕزگار بوون. کەواتە ئەگەر ئێمە بمانەوێ ڕزگار ببینە کەسێکی ڕزگار بوو بتوانین ڕەزامەندی خوای پەروەردگار بەدەستبێنین، ئەبێ ئەم هۆکارانە بەجێ بێنین، لە خۆمانە بیهێنینە دی، ئەنجا ئەچینە ڕیزبەندی ئەو کەسانەی کە بەڕاستی ڕزگار بوون، بەڕاستی مفلیحن، بەڕاستی توانیویانە خوای پەروەردگار لە خۆیان ڕازی بکەن. لەبەرەوە یەکەم هۆکاریش کە خوای پەروەردگار داوامان لێکا، یەکەم شتێک کە خوای پەروەردگار داوامان لێکا لە دوای نیداەکە فەرمێ ئارام بگرن. ئارامگرتنمان لەسەر چی؟ ئارامگرتنمان لەسەر عیبادەت و پەرستشی خوای پەروەردگار، ئارامگرتنمان لەسەر نەبەزاندنی قەدەغە کراوەکانی خوای پەروەردگارە. بینی نەفسە حەزی لەوەیە کە قەدەغە کراوەکان پێشێل بکە، چکە نەفسە حەزی پێیەتی. یا بۆ نمونە مەسەلەی عیبادەت و پەرستشەکان بەڕاستی پێویستی بە ئارامگرتنە کە ئینسان بەردەوام بێ لەسەر پەرستشی خوای پەروەردگار، لەسەر نوێژە، لەسەر ڕۆژوە، لەسەر هەر شتێکە کە ئەچێتە سنووری پەرستشەوە پێویستی بە سەبر و ئارامیە، پێویستی بە سەبر و ئارامیە کەچێک بتوانێت نوێژی بەیانی لە کاتی خۆیان بکە. تێگەی بۆی خوای پەروەردگارە فەرمێ سەبر و ئارامی بگرن. بەڕاستی سەبر و ئارامگرتنیش کە ئەمە لەگەڵ نەفسی خۆمانایە بە سێش دەبێ، یەکەم لەسەر تاعەت، دووهەمیان بە دوورکەوتنەوە لە مەعسیەت، سێهەمیان سەبر و ئارامی گرتن لە بەرامبەر بەڵاو موسیبەتە. سەبرگرتن لەسەر ئەوەی کە هەژاری، سەبرگرتن لەسەر ئەوەی کە چواردەورت کەسی لێ نییە، سەبرگرتن لەسەر ئەو نەڕەحەتیانەی کە تووشت ئەبێ. ئەمانە ئەچێتە زمنی ئەو سەبرەی کە لەسەر بەڵاو موسیبەت بیگری. لەبەرەوە هەر بەڵاو موسیبەتێکیش بەسەرات دێ پێویستە ئینسان ئارامگر بێ لەسەری، هەتاکو ببێتە ئینسانێکی مفلیح. دووهەم شتێک کە خوای پەروەردگار داواکە فەرمێ وەصابیروا. ئەم سابیرۆ زۆر گرنگە عەزیزانی من. لەبەرەوە ئێمە کاتێک کە دەیتە چوارچێوەی ئیمانەوە
ئەبێ حسابی ئەوە بکەی کە کەسانێک هەن دژی تۆ ئەوەستنەوە بۆ تۆ چونکە هاتوویتە سنووری ئیمانەوە هەر کاتێکیش کە یەکێک بە حەقیقەت باوەڕی هێنا بەخوای پەروەردگار و باوەڕی هێنا بەم پەیامەی خوای پەروەردگار دوژمنی بۆ دروست دەبێ هەر کەسێک ئەگەر دوژمنی نەبوو ئەبێ لە ئیمانەکەی خۆی بترسی چونکە بڕۆ سەیری کە لە پێغەمبەرانەوە هەتاک و ئەوانەی کە بانخواز بوون ئەوانەی کە بانگەوازی خەڵکیان کردووە بۆ دین ئیلا دوژمنیان بۆ دروست بووە ئیلا کەسانێکیان بۆ دروست بووە کە بوونەتە بەربەست لە بەردەم ئەو بانگەوازەی کە ئەوانەی کەن بۆی خوای پەروەردگار داوای موسابەڕەمان لێ ئەکا ئارامگرتن لە بەرامبەر چێە لە بەرامبەر دوژمنانە ئارامگرتن لە بەرامبەر دروژمنانە لەبەرەوە تۆ هەڵگری پەیامێکی کە پەیامی حەقە هەڵگری پەیامێکی کە پەیامی حەقە سەیری پێغەمبەری نازدار کە صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا پێش ئەوەی بانگەوازەکەی بۆ بێ بە چێ ناسرا بوو صادق الئەمین چەندێک ڕێزی هەبوو لە ناو خەڵکە يعني سيرك أو رزي في غنبري خو عليه الصلاة والسلام كهيبو رزيانك قدريانك بلام كاتك كبان جوازي كردن بويك خواناسيك أواني كرزيانك إنجا دجي وسطانو وفي غنبري خواش عليه الصلاة والسلام بردوان بو لسر آرام قرتن دجيان بو چونك أما بيامي حقي بي وواجبيش لسر شاني كأم بيامه بقيني لبرو هر کەسێکیش کە دێتە ناو سنووری ئیمانەوە واجبە لەسەری ئەم پەیامەی خوای پەروەردگارە بگەێنێ بە خەڵکی ئەم حەقە بگەێنی بە خەڵکی و لە ئەنجامی گەیاندنی ئەم حەقەیە واللهی عەزیزانم بوختانتان بۆ کرێ ناڕەحەتە کرێن قسەتان پێ ئەوترێ خەڵک دێ ئیماندارە خۆی بە ئیماندارەدانێ سارد دەکاتەوە بابەژیان با تووشی کێشە نەبی با تووشی مشکیلە نەبی با قسە نێتە سەرت با نەگیرێ تێگەشتی ئەمانە هەمووی دێتە ڕێت بۆیە خوای پەروەردگار داوای چیەکە داوای موسابەڕەمان لێ ئەکا کە لە ئاستی دوژمنەکانمانە خۆڕاگر بین وە سێرەکەی خوای پەروەردگار لە سوورەتی نیساء باسی چیمان پێ بۆکە ئەفەرمێ ولا تهنوا في ابتغاء القوم يعني سست مبنەوە ضعیف مەبن لە دژایەتی کردنی دوژمنانی ئەم دینەدا ئەو قەومەی کە دژی ئەم دینە ئەوەستنەوە ئێوە سستی ڕوتان تێ نەکە ئەفەرمێ ئەگەر ئێوە تووشی ناڕەحەتیە بن دڵنیا بن لەوەی کە ئەوانیش ناڕەحەتی ئەتێژن بەڵام لێرەدا جیاوازیەکە چییە وتەڕجون من الله ما لا يرجون ئێوە بۆ چیەکەن بۆ خوای پەروەردگارێکن ئێوە بۆ کەسێکیەکەن کە چاوەڕێی پاداش دەکەن لێی لەبەرەوە هەر بانگەوازێک کە ئەیکەی تۆ هەر قسەیەکی حەق کە ئەیکەی گەیەنی بە خەڵکی چاوەڕێی ئەجر و پاداشێکەکەی کە خوای پەروەردگار بداتەوە لەبەرەوە سەبر و ئارامی بگرە لە ئاستی ئەو ناڕەحەتیانەی کە دێتە ڕێت لە ئاستی ئەو قسانەی کە دێتە ڕێت لە ئاستی ئەو بوختانانەی کە دێتە ڕێت ئەمە واجبی سەرشانی ئینسانی مسلمانە لەبەرەوە ئەوان کە دژی تۆ ئەوەستنەوە خۆ ئەوان چاوەڕێی ئەجر و پاداشی خوا ناکەن لەبەرەوە بینی کابرایە کە بۆ علمانی ئیشەکە شەو ڕۆژی خستۆتە سەریەک لە پارەی خۆی سەرفەکە تێگەشتی خۆی ناڕەحەتەکە زۆر جار خۆی ئەدا بە کوشت لە پێناوی بەرنامەیەکی هیچە بەرنامەیەکی دنیاییە دەیێمە بیهێنە بەرچاوی خۆمان ئێمە لە پێناوی چییە ئەم بانگەوازە ئەەکەی تۆ هاتووی ڕیشێکت داناوە باوەڕت هێناوە هاتووی ڕێگای سیڕات المستەقیمت کردووە بانگەوازی خەڵکی ئەەکەی تۆ سەیری بەرنامەکەی خۆت کە و سەیری بەرنامەکەی ئەوکە ئەو بەرنامەیەکی دنیایی بەرنامەیەک کە ئەبێتە مایەی ڕەنجاندنی خوای پەروەردگار لە خۆی بەرنامەیەک دش بە بەرنامەکەی خوای پەروەردگار بەڵام بەرنامەکەی تۆ بەرنامەیەکە کە خوای پەروەردگار پێی ڕازیە تۆ کاتێک کە ئەیگەیەنی چەندێکیش ناڕەحەت بکرێی چۆ چاوەڕی ئەجر و پاداشی لە خوای پەروەردگار و ئەو ئەجر و پاداشتە ژوەر ئەگریتەوە ئەگەر نیەتێکی پاکت هەبێ لەو بانگەوازەی کە ئەیکەی بۆیە خوای پەروەردگار لێرەدا داوای موسابەڕەمان لێکە یعنی ئینسانی مسلمان ئەبێ ئەوەی تێدا بێ ئەو ئارامگری تێدا بێ لە بەرامبەر دوژمنان نابێت چۆکدا بدەیت بابەژیان نەفەرێک کە ئەگیرێ دیلالەت ناکا لەسەر ئەوەی کە تۆ واز بێنی لەو حەقە کەواتە فڵان کەس گیرا ئەبێ منیشە گیرێم ئەگەر بەردەوام بم لەسەر ئەم حەقی کە ئەیگێنم فڵانە کەس لە مزگەوت تاگیرە ئەگەر منیشتم بۆ مزگەوت منیشە گیرێم نا ئەمە بۆیە خوای پەروەردگار داوای موسابەڕەمان لێکە ئەگەر ئەوان تووشی ناڕەحەتی بوون ئێمە چۆکدا نەدەین بەردەوام بین چونکە دڵنیاش بن کە تووشە بن دڵنیا بن لەوەی کە تووشی ناڕەحەتیە بن تووشی دەردەسەریە بن تووشی زیندان تووشی هەر شتێکە بیهێنە بەرچاوی خۆت هەر شتێک کە ناڕەحەتیە دێتە ڕێگات ئەگەر تۆ ئیماندار بی و بانگەواز بکەی بۆ حەق
ئەگەر نەهاتە ڕێگا دڵنیا بە لەوەی کە ئەبێ بترسی لە ئیمانەکە. ئەگەر کوفر دژایەتی نەکردی، ئەگەر ئەوانەی دژی بەرنامەی خوای پەروەردگارن دژایەتیان نەکردی و دەستخۆشیان لێ کردی، ئەبێ لەو ئیمانی خۆت بترسی. چونکە ئەسڵ لە ئیمانەکەی تۆیە، ئەبێ ئیمانێک بێ کە کوفر بە تاغوتی تێدا بێ. کوفر بە تاغوت تۆ کەواتە تۆ چەکوشێکت کردوتە بەدەستەوە بینای ئەوانە ڕوخێری. هەر کاتێکیش کە تۆ خەریکی ئەو بینایەبی کە ئەوان بنیاتیان ناوە بیر ڕوخێنیت، بێگومان ئەوان دەسەوەسان ناوەستن لە ئاستت، ئەوانی دشت ئەوەستنەوە. لەبەرەوە عەزیزانی من، خوای پەروەردگار داوای چیمان لێکا؟ داوای موسابەڕەمان لێکا کە ئەم موسابەڕەیە هۆکارێکە بۆ ڕزگاربوون، بۆ بەدەستهێنانی ڕەزامەندی خوای پەروەردگار. ئیصبروا وصابروا ورابطوا. ڕیباتیش عەزیزانی من وەک یەکێک لای ئێمە ڕوون و ئاشکرایە، ئەسڵ لە ڕیباتە پاراستنی سنوورەکانی دەوڵەتی ئیسلامیە. پاراستنی سنوورەکانی دەوڵەتی ئیسلامیە، بەڵام ئەمڕۆ لەسەر زەویە هیچ دەوڵەتێکی ئیسلامی نییە هەتاکو ئەم ڕیباتە بەکار بهێنرێ سنوورەکانی بپارێزرێت. چکە لە هیچ جێگەیەکی ئەم سەرزەویە نابینی کە دەوڵەتێکی ئیسلامی هەبێ و یاسا و ڕێساکانی ئیسلام تیادا تەطبیق بکرێت، یاسا و ڕێساکانی ئیسلامی تیا تەطبیق بکرێت. بەڵام سەیرەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هەر لە باسی ڕیباتە ئەفەرمێ بە سەحابەکانە، فەرمێ هەواڵی شتێکتان پێ بدەم کە ئەبێتە مایەی ئەوەی تاوانەکانتان، خوای پەروەردگار لە تاوانەکانتان خۆش بێ و دەرەجەتان بەرز بێتەوە. بێگومان سەحابەکان قالوا بەلا یا ڕەسوول الله، بەڵێ پێغەمبەری خوا فەرمانمان پێ بدە، ئایا ئەو شتە چییە؟ چونکە ئەوان پەرۆشن بۆ بەدەستهێنانی چی؟ هەم دەرەجەی بەرز هەم بەدەستهێنانی ڕەزامەندی خوای پەروەردگار. پێغەمبەری خوا کە باسیەکە ئیسباغ الوسوع، لە کاتی چیە؟ لە کاتی ناڕەحەتیە، لە کاتی سەرمایە بتوانی حەقی دەستنوێژەکەی خۆت بدەیت، لە کاتی گەرمایە دەسەبەی بۆ ئاوەکە چەندێ گەرمە حەقی دەستنوێژەکەی خۆت بدە، دەستنوێژەکەی خۆت بە جوانی بگری، دەستنوێژەکەی خۆت بە جوانی بگری. پاشان خەتوە هەڵهێنان بەرەو مزگەوت، ئەمە ئیهتیمامدانێکە بە مزگەوت کە تۆ ئیهتیمام بدەی با چوونت بۆ مزگەوت، بەس بە ڕێگات با بەردەوام بێ بۆ مزگەوت، واز لە مزگەوت نەهێنی. چونکە هەر کاتێک کە چوویتە مزگەوت بەڕاستی ڕاحەتی نەفسی تایە، ڕاحەتی نەفسی تایە کە ئینسان تایە. ئینسانی مسلمان بە هاتوو چۆکردنی بۆ مزگەوت هەم بینینی مسلمانانە، هەم وای لێ ئەکا کە تەوسیە یەکتری بکەن، لەگەڵ یەکتریا کۆ ببنەوە، ئامۆژگاری یەکتری بکەن بۆ ئەوەی ببنە چی؟ ئامۆژگاریکەری یەکتری و سابتتر بن لەسەر دینەکە. و پاشان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێت چاوەڕیانیکردنی نوێژێک بۆ نوێژێک شەرت نییە تۆ لە مزگەوتا چاوەڕێکەی، لەسەر ئیشەکەی خۆتی خەیاڵت لای مزگەوتە لەم نوێژەدا چۆن بتوانی نوێژی عەسریشت هەر لە مزگەوتکەی. ئەمەش دیلالەتە لەسەر چاوەڕوانیکردن. پاشان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ ئەمەش ڕیباتە، ئەمەش ڕیباتە. لەبەرەوە سەیرەکەی داواکاری خوای پەروەردگار یەکەم بە ئارامگرتنمانە لەسەر پەرستش و قەدەغە کراوەکان، و پاشان بەڵاو موسیبەت دووهەم موسابەرە ئارامگرتن لە بەرامبەر دوژمنە، لە بەرامبەر دژایەتیکردنی دوژمنانە. و پاشان سێمان داوای ڕیباتمان لێ ئەکا، و پاشانە فەرمێ وەتەقوا الله، ترسی خوای پەروەردگارتان لە دڵا بێ. ترسانیش لە خوای پەروەردگار پاراستنی سنوورەکانە، وەکو چۆن عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە لە ئوبەی کوڕی کەعبە پرسێ سەبارەت بە تەقوا، ئەفەرمێ قەت بە جێگەیەکتان نەڕۆشتووی کە دڕک و داڵی لێ ببێ؟ فەرمووی بەڵێ. فەرمووی چۆن ئەڕێ؟ فەرمی خۆم هەڵەکەم و زۆر بە وریاییەوە هەنگاو هەڵەهێنم. فەرمێ دە ئەوە تەقوایە، ئەوە تەقوایە. وەلو پێناسەی تری تو زۆرە، بەڵام سەیرەکەی تەقوا بریتە لەمە لە خۆپاراستنی ئینسان لە قەدەغە کراوەکانی خوای پەروەردگار، بریتە لە پەرستشی خوای پەروەردگار لەسەر بەسیرەت، نەک بە ساو ئارەزوو، لەسەر بەسیرەت و چاوەڕوانی ئەجر و پاداشتیشکەی لەسەر ئەو پەرستشە. پاشان دوورکەوتنەوە لە قەدەغە کراوەکانی خوای پەروەردگار، ئەمیش بە هەمان شێوە لەسەر بەسیرەت و لەسەر کتاب و سونەت. و پاشان چاوەڕێی چیبی بشترسی لە سزایی کە خوای پەروەردگاری ئەو کەسانە ئەدا لەسەر چی؟ لەسەر بەجێکردنی ئەو قەدەغە کراوانە، جێبەجێکردنی ئەو قەدەغە کراوانە. تێگەشتی؟ پاشان کە ئەمانەمان جێبەجێ کرد، خوای پەروەردگارە فەرمێ ئەمانەتان ئەگەر جێبەجێ کرد لعلكم تفلحون، بۆ ئەوەی ببنە چی؟ کەسانێکی ڕزگار بوو. یعنی ئەگەر ئێمە بمانەوێت ڕزگار بین، ئەبێ ئەم هۆکارانە بگرینە دەست، ئارامگرتنمانە و پاشان مسابەرە کە لە بەرامبەر دوژمنە چۆک دانەدەی. عیبە بۆ ئینسانی مسلمان، واللهی ئینسانی مسلمان کە خاوەنی پەروەردگارێکی کە
خاوەنی ئەرز و ئاسمانەکانە بەرنامەیەکی داویتە تێ کە پێی ڕازیە خوای پەروەردگار بەو بەرنامە ڕازیە تۆ ئامادەبی چۆکدا بدەی لە بەرامبەر کەسانێکە کە بەرنامەیەکی دەستکردی دنیای و ژیانی ئەوان بەستت تێنها بریتێ لە دنیا کە تۆ ئەجر و پاداشت لای خوای پەروەردگارە و پاشان ڕیباتکردنە و پاشان تەقوای خوای پەروەردگارە کە ئەمانە ئەبێتە هۆی ڕزگاربوون و مفلیحبوون و بەدەستێنانی ڕەزامەندی خوای پەروەردگار. خوای پەروەردگار وامان لێ بکە ئیشاءڵڵا ببینە ئەو کەسانەی کە ئەم سیفەتانەمان تێدا بێ هەتاکو بتوانین ببینە ئەو کەسانی کە مفلیحن و براون لە لای خوای پەروەردگار و بتوانین ڕەزامەندی خوای پەروەردگار بەدەست بێنین. وأقول قولي هذا واستغفر الله لي لكم ولسائر المؤمنين.